بەناوی خۆی گەورە میێرەبان لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بە بینەرانی بەرنامەی پەیامیتۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارە میاوە جومعە پەیامێکی دیگەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە با ئومێدی وەی پەیامیم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو دەکەین لە هەرێمی کوردستانە. دەپرسین ئایا تا چەند ئەوەی کە ڕوویدا سیمای خۆپیشاندانی پێوە دیار بوو؟ ئایا ئەگەر خۆپیشاندان بوو بۆ تەنها کۆمەڵێ مێرد منداڵ و کۆمەڵێ گەنج تیا بەشدار بوون کە هێشتا نەگەشتونە تەمەنی مراهقی؟ بۆچی ئەو کەسانەی کە لە نێو کۆمەڵگەدا پێگە و ڕۆڵێکیان هەیە وەکو مامۆستایانی ئاینی، وەکو یاساناسان، وەکو ڕۆشنبیران، وەکو سیاسیەکان بۆ پێشڕەوی جەماوەریان نەکرد؟ ئایا ئەمانە بۆون بوون لە خۆپیشاندانەکانە؟ ئایا تا چەند پێ دوایە ئەمە دەستێک بوو بۆ ئەوەی کە ڕێچکەی ڕاستەقینەی خۆپیشاندانەکان تێک بچێت و وا لە خەڵک بکرێت کە ئەو ڕۆیایی لەلا دروست بێ بڵێن ئەمانە خۆپیشاندار نین بەڵکو ئەمانە گێرە شێوێنن؟ ئایا تا چەند پێ دوایە ئەمە دەستێک بوو کە بارەگا سووتێنرا و کە دەستگاکانی حکومە سووتێنرا و کە شێوی لێکەوتەوە؟ ئایا لەکوێی دنیاە بووە هێزە ئەمنیەکان لە باتی پارێزگاری لە خۆپیشاندەرەکانی خۆیان کەن بە چەک وەڵامیان بدەنەوە؟ ئایا چی لە پشتی ئەو ڕووداوانەی ڕۆژانی ڕابردوو هەیە کە لە هەرێمی کوردستانە ڕوویاندا تا چەند پێ دوایە خۆپیشاندانی حەقیقی بوو؟ مامۆستایان کە ڕۆژانە دەهاتنە سەر شەقامەکان و بایکۆتی دەوامیان نەکرد بۆ دەنگیان نەما و بۆچی ڕۆڵیان نەما؟ ئەم پرسیارانە دەپرسین بە ئومێدەوەی وەڵامەکان وەربگرینەوە. لەگەڵمانە بن بۆ گۆنسپێ پەیامەکان فەرموون. هەتا ئێستا بڕوا ناکەم شتێکی وای پێوە دیار بوو بێ، بەڵام ئەوەی کە جێی سەرنج بوو نەئەبوایە بکرایە بارەگە ئەوانەی کە بارەگەکانیان سووتان و زەرەریانە لە ئەوە هەر بۆ میلەتە گەڕێتەوە ئەو زەرەرە، نەئەبوایە ئەوە بکرایە. دەوترێت خۆپیشاندانەکان دەستێکی لە پشتەوە بوو بۆ ئەوەی کە ڕێچەکەی بگۆڕێ بۆ تونوتیژی، بۆ ئەوەی کە وا لە خەڵک بکرێت ڕۆیەکی وای لا دروست بێ بڵێن ئەمانە خۆپیشانداری تێک دەرن. تا چەند ئەم قەنەعەتەوە بەلاوە دروستە؟ وەڵایی سەبارەت بە تێکدەری ئەوە هەر ناڵێم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەئەبوایە بەڕێی تونتیژیا بڕوات، خۆپیشاندانە کرێیانی بە هێمنی بە هادەئی، بەڵام ئەمەی کە لە ڕانی ئەم هەموو گەنجانیان کۆشتی عنی بەڕاستیەوە جێ ئەسەفە. دەوترێت ئەوانە بەشێکیان خۆپیشاندار نەبوون، بەشێکیان تێک دەربوون بۆی کە وا لە ڕێچکەی خۆپیشاندان بکرێت بڵێن ئەمانە خۆپیشاندەر نین، ئەمانە تێک دەرن. تا چەندم بۆچوونە ڕاستە؟ وەڵاهی تێکدەر یەک شت هەیە لێرە. تێکدەر لە چیایە؟ بۆ نمونە کەسێکی دڵسۆزیێت ئەڵێ من با خۆپیشاندان بکەین، باشە خۆپیشاندان ئەکرێت، بەڵام لەگەڵیا ینی لە حیزبایەتیە شتێک هەیە، چەند کەسێکی تێکدەر هێت خۆی خاتە ناو کەسە پاگەکانەوە، ئەوە وا ئەکات، ینی هەندێک کەس هەبێ لەوە چێ بە دڵێکی پاکەوە بێ، بەڵام کەسی تێکدەر هەیە، بەڵێ هەیە. باشە بۆچی چینی ڕۆشنبیر، چینی سیاسەکان، چینی یاساییەکان، مامۆستایان لەمانە بەدینە ئەکران تەنها کۆمەڵە مێر منداڵ بوون و کە هێشتا تەمەنی نەگەشتۆم تەمەنێکی مراهقی و نەگەشتوە تەمەنێکی کامڵ بوون؟ بۆچی هەر ئەمانە بوون؟ ئەوانی کە دیار نەبوون، ڕۆڵان نەبوو؟ بەس من پێم وانییە وا بوو بێ، هەتا سەرای ئازادی عنی من خۆم لەوێ بووم، ینی چەند مامۆستا و مهندیس و مەحامی یەکەم ڕۆژ بوو، هەر یەکەم ڕۆژەوە بەدیەکرا، دواتر ڕۆژانی ڕابردوو بڵم ڕۆژانی داهاتووی وانە بوو لە دەرەوەی شاریش ئەکرێوا بوو بێ، بەڵام هەرتیایە بووە بەڕای من کەسی مۆزەفیشی تیا بووە، ینی زۆر تایە بووە. ئەمڕۆ باز لە خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو دەکەین لە هەرێمی کوردستانە. ئەمەی کە لە ڕانی ئەم هەموو گەنجانیان کۆشتی عنی بەڕاستیەوە جێ ئەسەفە. ئەو دەستەی کە لە پشتی خۆپیشاندانەکان لە ڕاستیان نەبوونیە، فەقیریە، هەژاریە، نەبوونی موچەیە. خۆپیشاندانی هێمنانە ئەبێت چی بە ئەوان پیراسیکەن بۆ ئێمە، بە ئەوان ئێمە فێرکەن.
ئەبێ چی بێ چی بکەین باشە هەر دانیشینە سەجادە بۆ خۆمان هەراوا بکەین تەواو بەڕاستی یعنی خەریکە سیمای خۆپیشاندان لە دەستدەدا ئامۆزا ئەبینین خەڵک بێتاقەتە خەڵک کەس ئەوە تا باساڕەکەیە ڕێگای کەسابە گیراوە لە خەڵک بە دڵنیاییەوە ئەمان هەموو شتێکی ناشرینەگەن لە پێناو جوانکردنی خۆیان دڵنیان سینناروی زیاتریشیان هەیە بۆ ئەوەی کە ئەو شتانە لە بیری خەڵک بێنەوە پێشمەرگە هەتا دوێنێ لە سەنگەرەکانە چەپکە گوڵ بوون بەڵام ئێستا ئیشان پێ نەماوە ئەچن مەعاشەکانان لەبڕ دەبێ خۆپیشاندانەکان لە ڕاستیە دوور بێ لە تونند و تویژی دوور بێ لە هەڵقوتانە سەر بارەگە حیزبی و حکومیەکان و بە شێوازێکی مەدەنی بەردەوامی پێم وایە ئامانجی خۆی پێکێت دەوترێت دەستێک هەبوو بۆ تێکدانی ڕێچکەی خۆپیشاندانەکان بۆی کە بۆ چوونێک لای خەڵک دروست بێ بڵێن ئەمانە خۆپیشاندن ئەمانە تێک دەرن تا چەنە بۆ چنەوە بەلاوە ڕاستە ئەو بۆ چوونە بۆ شوێنێکی هەڵەیە لە ڕاستیە هیچ دەستێک لە پشتی خۆپیشاندەرەکان نییە ئەوەی کە ئەو دەستەی کە لە پشتی خۆپیشاندانەکان لە ڕاستیان نەبوونیە فەقیریە هەژاریە نەبوونی موچەیە پێم وابێ خۆپیشاندانەکە لە ناخی دڵی هەموو هاوڵاتیەکەوەیە هیچ دەستێکی لە پشتەوە نیم مەبەست ئەوە نییە کە دەستێکی لە پشتەوە بێ دەستێکی دەرەکی خۆت بەڵام مەبەزە لە نێو خۆدا دەستێک هەبوو بۆ ئەوەی کە ڕێچکەی خۆپیشاندانەکە بگۆڕێ بۆ ئەوەی کە دەسەڵات بە خەڵک بڵێت ئێوە خۆپیشاندەر نین ئێوە تێک دەرن حیزبەکانی دەسەڵات ڕەنگە هۆکار بۆ تێکدانی خۆپیشاندانەکان کەسانێکیان خزبێتە ناو خۆپیشاندانەکان بۆی ڕێڕەوی خۆپیشاندانەکان بە ئاڕاستی تونند و تیژی بڕۆ دواتر هێزی سەربازی بەکاربێنجی خۆپیشاندانەکان و ئەمانجی خۆی نەپێکرد دەوترێت چینی ڕۆشنبیر چینی مامۆستا چینی یاساییەکان چینی مامۆستایانی ئاینی ئەمانەی تیا زۆر بەدینە ئەکرات تەنها کۆمەڵی مێرمنداڵ و کۆمەڵێک گەنج بوون کە خۆپیشاندانیان نەکرد بۆچی بەم شێوەیە بوو بۆچی ئەو چینی نخبەی کۆمەلگایی تێدا نەبوو من پێم وایە هەموو چینەکان تێدا بوو لە ڕاستیدا خۆپیشاندانەکان دوسێ ساڵی ڕابردوو کە مامۆسایان سەرپشتیانەکە پێما بێ هێمنتر بوو باشتر بەڕێوە چونکە خۆپیشاندەکان لە ینی گروپێک هەبوون سەرپشتی خۆپیشاندانەکانیان نەکرد بەڵام دەسەڵات پێما بێ نەیتوانی ینی گوێ لە داخوازی خۆپیشاندەران و مامۆسایان و چین و توێژەکان نەگرت ناچار هەموو خەڵکی کوردستان بە ڕۆشنبیرەکان بە مامۆستا بە ئەو خەڵکێکی سەرجادە کە بژێوی ژیانی نییە هەمویان پێکەوە ئەو خۆپیشاندام کەم ئەو توندوزیە لەکوێت ئەوەی ڕوویدا لە چەند ڕۆژە ڕابردوو تا چەند سیمای خۆپیشاندانی ڕاستەقینەی پێوە دیار تا ڕادێکی زۆر سیمای خۆپیشاندان ڕاستەقینەی پێوە دیار بوو ینی خەڵک پڕ بووە خەڵک بێتاقەت بووە ینی خەڵکە نازانێت چی بکە ینی ئیتر لەوەدا چی بکەم دەستی بە حکوومەت ناگە دەستی بە بەرز باڵاکان ناگە بەنا بۆ سوستانی بارەگای چیە بارەگای دەسەڵاتدارانەیە کە حکوومەتەکە بەڕێوە بن چی بکایێتی لەوە زیاتر ینی خۆپیشاندانی هێمنانە ئەبێت چی بە ئەوان پیراسیکەن بۆ ئێمە بە ئەوان ئێمە فێرکەن ئەبێت چی بێ چی بکەین باشە هەر دانیشینە سەجادە بۆ خۆمان هەراوا بکەین تەواو باشە دەوترێت میلەت لە ڕاستیدا ئیشی ئەوە نیە بارەگا بسووتێنێ و خەڵکتە لەسەر بارەگا حکمی و حیزبیەکان دەستێکی تێکدەر هەبوو بۆ ئەوەی کە ڕێچکەی ڕاستەقینەی خۆپیشاندانەکان بگۆڕێ بەرەو تونوتیژی بۆ ئەوەی دەسەڵات بە میلەت بڵێ خەڵکینە ئەوە ئێوە خۆپیشاندەر نین ئێوە تێک دەرن تا چنەوە چۆن ڕاست وچونە زۆر ینی من پێم وانی وابێ ئەستان دەستی تێک دەرنی بابە بڕۆ بازار بیان بینێ هەمووی گەنجی ڕەشڕوتە هەمی خەڵکی فەقیر و هەژارە بەستەوە نیە ناو خەڵکە خۆی بێت لەوانەیە لە شوێنێک و ئاراستەکرای بۆی کە حیزبەکان بۆی ڕێچکەی خۆپیشاندەکان ناشرین حیزبی دەسەڵات خۆیەتی ئەوەش بێ گەنجێت ناو خەڵک بۆی تێکی بن ئاژاوە دروستکەن دوایە بڵێن ئەمە دەستی جێرە شێوێ نییە یعنی سەری حکوومەتی هەرێم سەر تەلەڤیزیۆن دوێنێ قسە گاڵە چی ئێمە لە زروفێکی ناسگاین بە ئەمە نەگرێ 25 ساڵەمە قسەیە 25 ساڵمە لە زروفێکی ناسکاین 25 ساڵمە لە قەیران یعنی ئێمە تاکە یەبرێت تاکەی تەواو نابێتتر تاکە ئەم خەڵگە لە مۆزعیا بژی سووتانی دام و دەستگاکان دام و دەستگای حکومی ئەوانە کارێکی نەشیاوە باش نییە بەڕێ من بەڵام ئینسانی ژڕەوە دای مافەکانی خۆی بکە بە شوێکی ئاشتیانە دەوتری ئەوەی کە ڕوویدا دام و دەستگاکان کە سووتێنران و ئەوانە دەستێک هەبوو بۆ ئەوەی کە ڕێچکەی خۆپیشاندانەکان بگۆڕێ بە جۆرێ بۆ ئەوەی کە ڕۆیایە لای خەڵک دروست کات بە خەڵک بڵێن کاکە ئەمە خۆپیشاندان نییە ئەمە تێکدەرانێ و ئەمە ئاژاوە گێڕێت تا چنە بۆ چوونە ڕاست بوو بەڕای من خەڵک هیلاک بوو ئەم بۆ چوون نشکاڵن دەستێکی لە پشتی خۆپیشاندانەوە بە هیچ شێوەیەک وانە ئەوە نیە دەسێت لە هاتوون شتێکیان دروست کردووە بۆ ئەوەی کە داوای مافی خۆیە کات سەری لێ بشێوێت بەڵێ حتمما لە هەموو داواکردنیەکە کاری نەشیاویشە بێت کاری شیاویشە بێت هەموو شتێک ڕۆیەت
بەڵام میسان هەمووی خۆی لەوە بینێتەوە دای مەفەکانی خۆی بکە هەرەوە سیارەکە ئەوەیە کە دەوترێت لەلایەن دەسەڵاتەوە هۆکارێک دروست کرا بۆەوەی کە ڕێچکەی خۆپیشاندەکان بگۆڕێت تاکو خەڵک پەناوە بەر نوتیژی دواتر مۆدلێکی ناشرین لە خۆپیشاندان پیشان بدرێتەوە بڵێن ئەمانە ئاژاوە گێڕن بێگومان ویستی حکومەت وایە کە وا بەرجەستە بکات کە خۆپیشاندەران کارێکی نەشیاوەکەن خۆشیان ویستیانەوەیە کە خۆپیشاندان بەو ڕێچکەیە بڕۆن بۆی بڵێن هاوڵاتی بەو شێوێت ناکرێت داوای مافەکانی خۆی بکە و سەرنجام قسەکەی ئەوانی بچێتە سەر خەڵک مافی خۆیەتی داوای هەشتێ بکە ئیتر بەڕاستی خەڵک ڕاستە بێزارە بێتاقەتە لە وەزعە حکوومەتیش تا ئێستا کەم تەرخەمە سەبارەت بە هاوڵاتیان بەس بەڕاستی ینی خەریکە سیمای خۆپیشاندان لە دەستە ئامۆزا ئەبینین خەڵک بێتاقەتە خەڵک کەس ئەوە تا بازارەکەیە ڕێگای کەسابەت گیراوە لە خەڵک ئەم بازارە چۆڵە یعنی بەڕاستی خەڵک بێتاقەتە دەوترێت دەستێک هەبوو لەلایەن دەسەڵاتەوە ڕێچکەی خۆپیشاندانەکانی گۆڕی بەرەوتن و تیژی بۆی پیشانی خەڵکی بدات بڵێ خەڵکینە ئێوە تێکدەرن نەک خۆپیشاندەر تا چەنە بۆ چوونە ڕاستە من نازانم تاوە باوەڕ ناکەم دەسەڵات دەستی هەبێ لەوەدا کە ڕێچکەی خۆپیشاندانەکان گۆڕچکە ئەوەی کە لە ناو خۆپیشاندانەکە بوو ینی دەسەڵات نەبوو بەڵام نازانم ئایا تا چەند ڕاستاوە ئەمڕۆ باز لە خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو دەکەین لە هەرێمی کوردستانە ئەمەی کە لە ڕانی ئەم هەموو گەنجانیان کوشت ینی بەڕاستیەوە جێ ئەسەفە ئەو دەستەی کە لە پشتی خۆپیشاندانەکان لە ڕاستیان نەبوونیە فەقیریە هەژاریە نەبوونی موچەیە خۆپیشاندانی هێمنانە ئەبێت چی بە ئەوان پێناسیکەن بۆ ئێمە بە ئەوانێمە فێرکەن ئەبێت چی بێ چی بکەین باشە هەر دانیشینە سەجادە بۆ خۆمان هەراوا بکەین تەواو بەڕاستی ینی خەریکە سیمای خۆپیشاندان لە دەستە ئامۆزا ئەبینین خەڵک بێتاقەتە خەڵک کەس ئەوە تا بازارەکەیە ڕێگای کەسابەت گیراوە لە خەڵک بە دڵنیاییەوە ئەمان هەموو شتێکی ناشرینەکەن لە پێناو جوانکردنی خۆیان دڵنیان سینناروی زیاتریشیان هەیە بۆ ئەوەی کە ئەو شتانە لە بیری خەڵک بێنەوە پێشمەرگە هەتا دوێنێ لە سەنگەرەکانە چەپکە گوڵ بوون بەڵام ئێستا ئیشان پێ نەماوە ئەچن مەعاشەکانان دەبڕن تاوان ئەو خۆپیشاندانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا بەرامبەر بەم دەسەڵات و بەم عقلێتە زۆر زیاتری قابلە یعنی کە کرام نەڵێم خۆپیشاندانێکی زۆر هێمنان و لەسەر خۆ پێویستە شتی زیاتر بکرێت چکە ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە نە مێشی هەیە نە چاوی هەیە نە گوێی هەیە حەز بە ئازاری من و تۆ ناکە حەز بە ئازاری خەڵکانێک ناکە کە چەند زەلیلە چەند داماوە لەبەرەوە ئەبوایە شتی زیاتریش بکرە هەتا زووش بکرێت درەنگە دەوترێت دەستێک هەبوو لەلایەن دەسەڵاتەوە ئەمە قسەی هاوڵاتیانە بۆ ئەوەی ڕێچکەی خۆپیشاندانەکان بگۆڕە بەرەوتن و تیژی بۆی بە خەڵک بڵێ ئێوە خۆپیشاندەرنیەوە تێکدەرن تا چەمە ڕاستە بە دڵنیاییەوە ئەمان هەموو شتێکی ناشرینەکەن لە پێناو جوانکردنی خۆیانە هەموو شتێکی ناشرین سیمایەکی ناشرین پێشکەشەکەن لە پێناو جوانکردنی خۆیانە بە هیچ شتێ جوان نابێت چونکە ئەو سینناریویانە زۆر دەمێکە کەشفە خەڵک وای لێ هاتووی ساپەڕی سپێ خوێنێتەوە ئەم شتانی کە ئەمان باسیەکەن یاخود من شتێکی ترەڵێم زۆرم بێسەیرە دەسەڵات ئەڵێ دەستێکی دەرەکی لە پشتی ئەم خۆپیشاندانەوەی بابە تۆ خۆت پیاوی دراوسەکانی تۆ خۆت بڵم چی نازانمیانی یعنی نامەوێت لە شاشەی تەلەڤیزۆنەکەدا و شایشی وا بەکاربێنم کە شایسی ئەوان بێت چکە نیانە هیچ وشەیەک نیە شایسی ئەوان دەوترێت لەلایەن دەسەڵاتەوە ڕێچکەی ڕاستەقینەی خۆپیشاندەکان گۆڕا بۆی بە خەڵک بڵێن ئاژاوە گێڕن بۆی سیمای ڕاستەقینەی خۆپیشاندانەکان تێکچێ تا چەندەم بۆ چونێکی ڕاستە خۆی بیدایەت شێوازی خۆپیشاندانەکان کە لە تەربیەوە دەستی پێکرد شێوازەکە شێوازێکی جوان بەڵام کە ڕێچکەکەی گۆڕا بۆ شێوازێکی جێرە شێوێنی ئەمە شتێکی زۆر ناحەزاری و ناشارەسانی دەوترێت لەم خۆپیشاندنەی کۆتایی یا بڵێن لە ناڕازایەتەکانی کۆتاییە مامۆستایانی زانکۆ دادوەرەکان یاساناسەکان مامۆستایانی ئاینی و هەروەها سیاسیەکان ڕۆشنبیرەکان ئەمانی تیابەتی نەئەکراتەنا کۆمەڵی مێر منداڵ بوون و ئەمایان دەکرد بۆچی ئەمانە دیارن بۆ ڕۆڵانە بینی و پێشەوایەتی خەڵکیان نەکرد خۆی ئەگەر بێت و ئەو چینە بەشداری بکردە لەوانێ ئاراسی خۆپیشاندانەکان نەگەشتایە بۆ شێوەیە بەڵام خۆپیشاندانەکان من بۆی بچم دەستی سیاسی لە پشتەوە بوو
ئەگە بڵێن خۆپشاندانەکان خۆپشاندانێکی خۆڕسک وایە پەیامەکەیان هەر لە تەربیە کە گەشت دوایە کۆتایی باتە شتێکی زۆر باشتر بوو. هێز ئەمنیەکان لە باتی لە جیاتی پاراستنی گیانی هاوڵاتیان خەڵکی خەڵتانی خوێن کرد. بۆچی هێزی ئەمنی لە کوردستانە خەڵک ئەکوژێ لە باتی خەڵک بپارێزێ؟ خۆی شێوازی بەرەنگاربوونەوەی یەکتی ئابە و شێوەیە شتێکی زۆر ناوەمانتیقی بوو بە تایبەتی ئەوانەی کە لە خۆپشاندانە بەدیەکرا زیاتر بڵێن بەرهاویشتن و هێرشکردن لەسەر مڵک و ماڵی خەڵکی یان خەڵک و دوای ئەوی کە بینیمان لە شەقامەکان هێما و شێوازێکی زۆر ناشرین لە جادەکان بەدیەکرا بە تایە سولتان و بە هەندێک شتی ناشرین ئەوانەش هەموو شتە ئەو شتانەش ئەبێ بە ئینفعال ئەو کە کردی ئەمیش بەرامبەر لەوانێ هەندێک شتەیە بکات. کار و کاردانەوەیە بەتەشید ڕەد و ڕەفعلەوەیە. دەوترێت لەلایەن دەسەڵاتەوە سیمای خۆپیشاندانەکان گۆڕا بۆ تونوتیژی بەمەبەست بۆ ئەوەی بە خەڵکی کوردستانی بڵێن ئێوە ئاژاوە گەڕن ئێوە خۆپیشاندەرنین تا چەنە بۆچوونێکی ڕاستە چکۆن بۆچونێکە ناو خەڵکا باس دەکرێت. بەڵێ وڵای هەموو شتێت تونوتیژی لێ بێتەوە تۆ گەر بە تونوتیژی جوای بێتەوە تونوتیژیش لێ بێتەوە ئەبێ دەسەڵات بەدەران ئەوەی کە تونوتیژیەکە بێ سەبری هەبێ لەگەڵ خەڵکی سڤیل چکە هەموو نەوەکە خەڵکێکی تایە خەڵکی باشی تایە خراپیشی تایە بۆیە بێ سەبر دەبێ و نەتەوێت تونوتیژی لێ بێتەوە. دەزەکانی ئاسایش و پۆلیس بۆچی لە جیاتی پاراستنی گیانی خەڵکیان کوشت بۆ لە کوردستانە دەزەکانی ئاسایش و پۆلیس بەم جۆر ڕەفتارەکەن؟ وەڵای لەوەتی هەبووە هەروە بووە ئاسایش خەڵکی پاراستەوە بەڵام ئێستا شتە بووە ئەوە وەڵامێکە بێت لە خۆیانی پرسی بزان بۆچی واگەن ئەگی ناوە نەر خەڵکیان پاراستەوە لەگەڵ خەڵکا بوونە. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بەدی کرا تا چەند سیمەی ڕاستەقینەی خۆپیشاندانی پێوە دیار بوو. بەڵێ وەڵام من ئەڵێم ئەگەر ینی کەسێک نەگاتە تینی ئەگەر کەسێک برسی نەبێت بۆ شێوەیە ناچێتە سەرجادە ناچێتە شەقام و هەڵکوتێتە سەر ئەو شوێنانە بەس دیارە جوابیان نەدراوەتەوە بە پێی پێویست بۆیە ئەو هەڵسوکەوتە ڕوویداوە ئەگەر بێت و بە شێوەیەکی جوان هەڵسوکەوتیان لەگەڵ ئەو خەڵکەیە بکردایە ئەو خەڵکەش بەو شێوەیە ڕەتفعلی نابوو بەرامبەریان. دەوترێت دەزەکانی ئاسایش و پۆلیس لە جیاتی پاراستنی گیان و ژیانی خەڵکیان کوشت خەڵکیان خەڵتانی خوێن کرد بۆ لە کوردستان دەزەکانی ئاسایش پۆلیس بەم جۆرە ڕەفتارەکەن. وەڵاهی لە هەموو چین توێژەکە خەڵکی باش و خراپی تایە دیارە ئەوانش خەڵکی گیانتیایە باش پەروەردە نەکرابێتن لەوانەیە ئەگەر خەڵکێکیش باش پەروەردە نەکرابێ لەوانەیە ئیتر بتوانێت هەموو ئەو کردوانە بکات کە ڕوویدا. دەوترێت دەستێگە بوو لەلایەن دەسەڵاتەوە بۆ تێکدانی سیمای ڕاستەقینەی خۆپیشاندانەکان بۆی بە خەڵک بڵێ دێوە تونوتیژیەکەنیەوە خۆپیشاندان ناکەنەوە تێک دەرن تا چنە بۆ چوونە ڕاست بوو. بەلای منەوە ڕاستە بۆەوەی ئەو داواکاریانەی کە خەڵکی وە ئێمە هەیەی بیشێوێنن و جوابی ئەو پێداویستیانی خەڵکە هەیە نەیدەنەوە لە بری خەڵکی بەرنەوە ئەوان دوای هەموو قەیرانێکی تر حازرەکەن بۆەوەی کە ئەوەی پێش و لەبیر بچێتەوە قەیران بە قەیران. بەڵێ بە دوایەکە ئێستا دڵنیام سینناروی زیاتریشیان هەیە بۆ ئەوەی کە ئەو شتانە لە بیری خەڵک بەرنەوە. تا چەند ڕووداوەکانی چەند ڕۆژە ڕابردوو سیمای خۆپیشاندانی پێوە دیار هەتا ڕادێ سیمای خۆپیشاندانی پێوە دیار بوو بەڵام لە خۆپیشاندەرانە کەس نییە جوابێکیان باتەوە کەس نییە شتەکانیان بۆ جێبەجێکات هیچ کەسێ نییە کە گوێ لە داواکانیان بگرێت هەموو ئاراستەکان گەڕێتەوە بۆ سەبەبی حکومەت ناچاریکردن کەوا بکەن. دەوترێت دەستێک هەبوو بۆ تێکدانی خۆپیشاندانەکان بە جۆرە لەلایەن دەسەڵاتەوە بۆ ئەوی سیمای خۆپیشاندان تێکچێت و بە خەڵک بڵێن ئاژاوە گەڕ تا چەنەمە ڕاست لە هیچ ڕوویەکەوە ئەوە ڕاستی نییە چۆکم خەڵکەکەەوە چەند ساڵە نەبوونیە قەیرانە بە حسابی ئەوان قەیرانە بەڵام هیچ قەیرانێک من لەم ڕۆژایە نابینم ئەوەی کە هەیە لە بندەستی خۆیانایە خەڵکەکە لە برسە ناچارە خۆی بداتە بەر ویلەی تفانکانیان بەڵام ئەمە بوو عفمکە بەوەی ڕوونتر بە بەڕێزێشی بکەمەوە دەوترێت دەسەڵات خۆی نیەتی هەبوو بۆی ڕێچکەی خۆپیشاندانەکان بگۆڕێ بە خەڵک بڵێ ئاژاوە گەڕدوایی بەڵێ خەڵکەکە لە تاوە ئەمە دەستی حکوومەتیشی تیا بووە ئەگەر دەستی حکوومەتیتیان نەبووە وەکو سێکە ڕانیا ئەو جۆشی کە لە ڕانایە ئەگەر لە کەرکک و لە کۆمەڵە شوێنە بواە ئەمە چارەسەرەکرا بەڵام بۆ مناڵی فەقیر بێ بە قوربانی لەسەر ئەوەی کە تا ئێستا نەدینارە لە مامۆستایان و لە پێشمەرگە هەتا دوێنێ لە سەنگەرەکانە چەپکە گوڵ بوون بەڵام ئێستا ئیشان پێ نەماوە ئەچن مەعاشەکانان دەبڕن
لە سەبەبەکەی چییە؟ مامۆستا کێ زەر دەکات؟ هەمووی تەلەبەی فەقیرە، مەکتەبەکانیان داخستووە، مامۆستا دینارێکی پێ نییە، ئێمە ڕوبەڕووی کێ بێتەوە؟ غێری ئەو حکومەتە؟ دەزگەکانی ئاسایش و پۆلیس بۆچی خەڵکیان لە بری پاراستن خەڵتانی خوێن کرد بۆ؟ بەڵێ ئەوە لە بری ئەوەی کە کۆمەڵێکن لە چواردەوریانە کۆمەڵێکن، بەڵام مناڵی فەقیر بۆ ئەوان ئەو کاری کرد، مناڵی فەقیر بۆ ئەوان ئەو کاری کرد، بەڵام سیرکە ئەوانەی کە لە چواردەوریانە مناڵ ئەکوژن، گەنجی بێتاوان ئەکوژن، ئەی وەکو ئەیکوژیت ئەی خوێنی ئەو مناڵەشە ئەو مناڵانە بە ملی کێە؟ کێ قەربووی ئەو ماڵاکاتەوە بانەیان کوژن، با مناڵی فەقیر نەکوژن، چونکم ماڵە فەقیرەکان پاری تەعزەکانیان پێ نییە، پاری تەعزی مەسروفی ماڵەکانیان نییە کە مناڵەکانیان کوژراوە تەعزەکەی پێ بەڕێوە بەرن. ئەمڕۆ باز لە خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو دەکەین لە هەرێمی کوردستانە. ئەمەی کە لە ڕانی ئەم هەموو گەنجانیان کوشت یعنی بەڕاستیەوە جێ ئەسەفە ئەو دەستەی کە لە پشتی خۆپیشاندانەکان لە ڕاستیان نەبوونیە، فەقیریە، هەژاریە، نەبوونی موچەیە. خۆپیشاندانی هێمنانە ئەبێت چی بە ئەوان پێناسیکەن بۆ ئێمە، بە ئەوان ئێمە فێرکەن، ئەبێت چی بێ چی بکەین باشە، هەر دانیشینە سەجادە بۆ خۆمان هەراوا بکەین تەواو. بەڕاستی یعنی خەریکە سیمای خۆپیشاندان لە دەرزەدا ئامۆزا ئەبینین خەڵک بێتاقەتە، خەڵک کەس ئەوە تا بازارەکەیە ڕێگای کەسابە گیراوە لە خەڵک بە دڵنیاییەوە ئەمان هەموو شتێکی ناشرینەکەن لە پێناو جوانکردنی خۆیان. دڵنیان سینناروی زیاتریشیان هەیە بۆ ئەوەی کە ئەو شتانە لە بیری خەڵک بێنەوە. پێشمەرگە هەتا دوێنێ لە سەنگەرەکانە چەپکە گوڵ بوون، بەڵام ئێستا ئیشان پێ نەماوە ئەچن مەعاشەکانان دەبڕن. دەوترێت هێز ئەمنیەکان لە باتی پاراستنی خەڵکیان خەڵتانی خوێن کرد. بۆچی هێزی ئەمنی بەم جۆرێ؟ بۆچی هێزێکی نیشتیمانی نییە؟ بۆچی هێزێکە تەنها ئاراستەکە لەلایەن چەند کەسێک و لەلایەن چەند حیزبێکەوە بۆ گیانی خەڵک ناپارێزێ؟ لە ڕاستیە لە 10 ساڵی ڕابردووە خەڵکی ڕۆشنبیرەکان، حیزب ئۆپۆزیسیۆنەکان، خەڵکی ئاسایی داوای لە حیزبە دەسەڵاتدارەکانە کرد کە هێزێکی نیشتمانی هەبێت، بۆی ئەم هێزە نیشتمانیە بە یەک چاو سێری هەموو خەڵکی کوردستان بکە، حیزب هێزی نەبێت کە حیزب هێزی هەبوو لە ڕاستیا بێتە میلیشیا، ئەو کاتە حیزب کە خەتەری لەسەر دروست بوو ئەم هێزە میلیشایە بەکارێنێ بۆ گیانی خۆپیشاندنان و بینیمان لە شاری کەرکووک لە 16 ئۆکتۆبەر لە ماوەی 24 سەعاتانیان توانی سەعاتێک بەرگری بکەن و لە 150 خاکی هەرێمی کوردستانیاندا بەدەست حەشدی شەعبی و سوپای عێراقەوە، و پێم وایە هێزێکی نیشتمانی کە هێزی خەڵک بێت زەرور و گرنگە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، بۆی ئەم هێزە لە کاتی هەڕووداوە خۆپیشاندانەکە ینی بێلایەن بێ لە نێوان حیزبەکان و خەڵکداوە توانی هێمنی و ئاسایش پارێزی. بۆچی مامۆستایانی ئاینی کەسە ڕۆشنبیرەکان، نخبەکان، مامۆستایان یاساناسەکان بۆ پێشەوایەتی ئەم خۆپیشاندانەی ئەم جاریان نەکرد، بۆ تەنها کۆمەڵە گەنج و مێرمرداڵ بوون؟ کردوانە ینی ئەوانشی سەمر خۆ مامۆستامش مامۆستا هەردووکمان بەشداریشمان کردووە، ئەمڕۆ نەڕۆشتوین. ئەنا خەڵکی زۆرێکە بەڵام لێرە بێت بەڕێژەی لەوە چێ هەندێک کەس حەز نەکەن دەرکەونیان هەڕەشیان لێ بکە، زەختیان لێ بکرێ، ینی خەڵک گیری خوارد و خەڵکی سەبێت تااقەت بووە، خەڵک ینی گەنجەکانی سەپەرتر تا ئەوانی تر، ینی چەند ساڵ مامۆستایی کاکە چەند ساڵ مامۆستا سەجادە وەستاوە، بەڵام جوابیان نادەنەوە. هێز ئەمنیەکان لەبری پاراستنی خەڵکیان خەڵتانی خوێن کرد، بۆچی دەبێ هێزی ئەمنی بەم جۆرە ڕەفتارکە؟ بۆ دەبێ هێزێک نەبێت کە گیانی خەڵک بپارێزێت؟ هێز ئەمنیەکان ئەگەر بیان دوێنی زۆر بەیان لەگەڵ خەڵکان، بەڵام ئیتر هەندێکیان دەستە و تاقم و گروپ کە بە حیمایی مەسوولەکانن یان کەسە نزیکی مەسوولەکانن، چڵکاخۆری مەسوولەکانن، ئەوان پەلاماری خەڵکن لە بازارەکان. سەبرۆ بازار هێزێکە لە بازارە لە سەدا هەفتای بدوێن لەگەڵ خەڵکەکایە، لە سا هەفتای وەکو بڵێ بە زۆر هێنراوی پێکرێ، موچەکەی بڕێ، مەعاشەکەی بڕێنە، هەموو لەگەڵ خەڵکایە. ئەوەی کەیکە تەنها پار و خۆر و چڵکاو خۆرگان دەوری مەسوولەکانە نیشانەکەن. لە ڕاگەیاندنەکان و کە خۆپیشاندانمان نەبینی زیاتر مێرمنداڵ و کۆمەڵە گەنجون کە هێشتا تەمەنیان نەگەشتووە تەمەنی مڕاهقێ، بۆچی چینی ڕۆشنبیر و نخبەکان لەنێو خۆپیشاندانە زۆر بەکەین بەدی ئەکران؟ بڵێ بێگومان خەڵک هەوڵەیات، بەڵام هیچ شتێک چارەسەر نییە بۆ وڵاتە. بێئەمەل بوون، بێ هیوا بوون، هەم بە خۆپیشاندان، هەم بە هەڵبژاردن، هەم بە دیموکراسی، هەم بە ئاشتیانە، هەم بە ناخۆشیش، هیچیان بۆ ناکرێت. ئەوە هۆکارەکەیەتی. هێز ئەمنیەکان لە باتی ئەوەی لە جیاتیەوەی کە گیانی هاوڵاتی پارێزن خەڵکی خەڵتانی خوێن کرد، بۆچی دەبێ هێزی ئەمنی لە کوردستانە بەم جۆرە ڕەفتار؟ بەڵێ بێگومانەوە شتێکی نشیا و زۆر نابەجێیە، لەبەرەوەی بەشێک لە داواکارانی خۆپیشاندنان ئەوەیە کە داوای ئەوواکەن موچەکان کەم نەکرێتەوە، بۆ ئەوانیش ئەو هەوڵایەن، بەڵام ئەوە بوو کە
خەڵکیان خەڵتانی خوێن کرد بۆ ئەنجامە گەشت. مامۆستایانی ئاینی، مامۆستایانی قوتابخانە، مامۆستایانی زانکۆکان و هەروەها ئەوانەی کە یاساناسن، ئەوانەی کە سیاسین، ئەوانەی کە ڕۆشنبیرن، نوخبەکان لەناو خۆپیشاندانەکانە زۆر بەکەمی بەدی ئەکران و ئەوان نیانتوانی پێشڕەوی خۆپیشاندانەکان کەن. ئەوەی کە بەدی ئەکرا کۆمەڵێک گەنج و مێرمنداڵ بوون بۆچی بەم جۆرە بوو؟ ئەخر خۆی وەزعەکە لەوەدا ئایا خۆی بەتاکید ئێمە کە باسی خۆی پیشاندان دەکەین چینی ڕۆشنبیری یا مامۆستای فەرمانبەر حەقی خۆیتی داوای مافی خۆی بکە بەس ئەو چینەی کە هەڵە بێتە سەر یعنی فەرمانگەی حکمی و بەڕاستی یعنی ئەوانە مڵکی گشتین خەڵک لەوە تێناکە بۆچی ئەوە بکرێت بۆ ئەوە بکرێت. ئێزامنەکان خەڵکیان خەڵتانی خوێن کرد لە باتی خەڵک پاراستن بۆ چێمایان کرد ئەویان بەڕاستی من قەت لەگەڵەوە دانیم هیچ کەسێک لولێت فەنکانی بکاتە هیچ هاوڵاتێکی خۆی تر بە هەر شێوەیەک بێ من بەداخم بۆ ئەو خوێنەی کارژا بەڵام ئیتر نازانم. دەوترێت چینی ڕۆشنبیر، مامۆستایانی زانکۆ، مامۆستایانی ئاینی، مامۆستایانی قوتابخانە و هەروە یاساناسەکان، دادوەرەکان، سیاسیەکان، ڕۆشنبیرەکان ئەمانە لە خۆپیشاندانەکانە زۆر بکەین بەدی ئەکران تەنها کۆمەڵی مێرمنداڵ بوون کە ئەو خۆپیشاندانیان نەکرد تا بۆچی ئەمانە دیار نەبوو بۆ ڕۆڵیان نەبوو. چیە ینی چێ ڕۆڵی نەبوو؟ مامۆستایانی ئاینی، مامۆستایانی زانکۆ ئەمانە حاکمەکان بە نمونە یاساناسەکان، مامۆستایانی قوتابخانە تەنها کۆمەڵی گەنج بوون. بەڵێ بەداخەوە یعنی من کە ئەم قسەیەکەم زۆر بەداخەوە زۆرێک لەو چینانی کە جەنابە باسی کرد لە ڕێگەی کورسیەکەی ژێریانەوە لە ڕێگەی دەسەڵاتەکەی کە پێیان درراوە کڕاون مەبدەئیان هەموو شتێکیان کڕاوە تەنانەت بە حکمیەوەی کە بە حکمی پۆستێکی حیزبی یاخود لە ڕێگەی حیزبێکەوە داخڵی ئەو پۆستە بووە ئیتر ئەبێ هەموو شتێکی خراپ قوبوڵکە لە حیزبەکەی ئیتر چاوی دوای خۆی نبینێ کە خەڵکەکە چۆنەژی لەبەرەوە ئەوانە بەشێکی زۆریان کڕاونەوە بەشێکی زۆریشیان بەڕاستی گەشتنەوە حاڵەتی کە ئەگەر بێت و بێنە سەر جادە شتێکیشیان لێ بکرێت بکوژێن تعدایەکیان بەرامبەر بکرێت هەروە با بڵین ئەوانی کە تعدایان لێکە بە شێوەیەکی ئاسایی بۆی دەربازە بن و ئەڕۆن و محاسەبەش ناکرێت چکە ئەسڵەن ئەوەی کە پێویستە دادگای بکرێت ئەبێت دادگا خۆی بێت چکە دادگا هیچ ڕۆڵێکی دادگاییکردنی نییە لەم هەرێمەیە بە تەواتی لایەنداری دەسەڵاتێکی گەندەڵ و نازانم ینی ئەوە نەمشت پێ نازانم بە چ وشەیەک وەسفیان بکەم وەسفیان نییە. دەستگاکانی ئاسایش و پۆلیس لە باتی سەر و ماڵی هاوڵاتیان لە باتی هاوڵاتی پارێزن خەڵکیان خەڵتانی خوێن کرد بۆ لە کوردستانە دەستگاکانی ئاسایش و پۆلیس بەم جۆرە ڕەفتارەکە لەگەڵ هاوڵاتیەکانی خۆیانە. طبعا لە ڕاستیە مەسەری دەستگاکانی ئاسایش خۆی لە هەموو دنیاە ئاسایش و پۆلیس مانای ڕەوشت ئەخلاق لای ئێمەش تەنانەت هەروان بەڵام کۆمەڵە کەسانێکن کە چڵکاخۆری بەرپرسەکانیانن لە پێناو بژێوی ژیانی خۆیانە لە پێناو کۆمەڵێک شتی ترە هەموو شتێکەکەن بۆی بمێننەوە لەبەرەوەی کە کۆمەڵێک مەساڵحی مادی لە پشت ئەم مەسائلانەوەیە مەعاشێکی هایلایڤیان هەیە جیاوازن لە خەڵکێکی تر و خەڵکانێکی زۆر زۆرشمانەیە لەسەرچی پۆلیس و شورتە و هێزی پێشمەرگەشاکە ئەم ناحەقیە قوبوڵ ناکە و پێی قوبوڵ ناکەوە لە ئایندە شایشاڵای بینین کە هەر هەمووان بەیەک دەست ئەکەوینە گیانی ئەمانە. دەوترێت مامۆستایانی زانکۆ، دادوەرەکان، پارێزەرەکان، مامۆستایانی ئاینی، مامۆستایانی قوتابخانەکان، ڕۆشنبیرەکان لەناو خۆپیشاندانەکانە بەدی نەئەکران. تەنها کۆمەڵە مێرمنداڵ بوون پێشڕەوی ئەمە کاریان نەکرد. دەوترێت ئەگەر ئەوانی لێبوونە ڕەنگە تونوتیژە ڕووی نەدایێت و ئاراستی خۆپیشاندانەکانی بە ڕێچێکی باشە ئاڕۆشت. بۆچی ئەمانە دیار نەبوون؟ من لەگەڵیان چکە ئێمە سەرەتا من لە ئەو ڕۆژێک کە خۆپیشاندانی مامۆسایان کرا مامۆسای تیا بوو هەموو مامۆستا بوون چین و توێژێکی جیاوازتری تیانە بوو بکەم بەڵام ئیتر دیارە هۆکاری لەوانەیە هۆکارێکی هەبێت کە ئەوان کشانێتەوە من وەکو مامۆسایەکیش پێم ناخۆشە کە کشاینەوە یعنی وایە لەگەڵ ئەو خەڵکا بووینە ئێستا ئەوان بەتەنیا مامونێتەوە. ڕابۆچوونەکان چەند بۆچوونێکی تێدا بەدی دەکرێت لەوانە هاوڵەتیان باز لەوە دەکەن ئەگەر ژیانی خەڵک خۆش بێت و گوزەرانی خەڵک خۆش بێت بە دڵنیاییەوە خەڵک نادە سەر شەقامەکان و داوای ئەوە ناکات کە بژێوی ژیانی چاک بکرێت چۆن کۆم ئەوەی بەدی دەکرێت تا ئێستا و بۆ 3 ساڵە چێت نەوت بە هاوڵاتی نەدراوە کە سوتەمەنی زستانەیە ئەوەتە ئەم ساڵ حکوومەتی عێراقی بەشێک نەوتی ناردووە ئەوە کارەبای نیشتیمانیە بەدیەکرێت کە چەند کەم بۆتەوە ئەوە ئەو لە هەندێک شوێنە زۆر کەمی کردووە و هەروەها کرێی مۆلیدە لەسەر هاوڵاتیان زۆر زیاد کراوە و هەروە خۆراک و پێداویستەکانی ڕۆژانە خەڵک ڕۆژانە بەدەستەوە دەناڵێن ناتوانێت پێداویستەکانی ڕۆژانەی خۆی بکرێت ئەوە موچەی هاوڵاتیانە بە تایبەتی چینی مامۆستایان کە مامۆستایان
ئەگەر گیرفانیان پارەی تێدا نەبێت بە دڵنیەوە ناتوانن بە باشی وانە بە خوێندکارەکانیان بڵێن. بۆیە هاوڵاتیان پێیان وایە خۆپیشاندان مافی ڕاستەقینەی یاخود مافی سەرەتایی هەر وڵاتیەکە، بەڵام دوور بێت لە تۆند و تیژی. ئەوەشی کە بەدیکرا بەڕای هەندێک لە هاوڵاتیان و ئەو قسانەی ئەو پرسیاری کە من ئاراستەم کردن پێیان وایە بەڵێ دەسەڵات خۆی نیەتی هەبوو بۆی ئاراستی خۆپیشاندانەکان بەرەو توندتیژی بەرێت، بۆی بە خەڵک بڵێ ئێوە خۆپیشان دەرنین، ئێوە تێک دەرن. بۆیە بەم جۆرەی لێهات و کۆمەڵەیە گەنجی ئەم وڵاتە بوونە قوربانی و شەهیدکران. و ئەوەشی پرسیارە بۆچی چینی ڕۆشنبیر و دادوەرەکان و مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی قوتابخانە و هەموو چینی توێژەکان لە ڕووی سیاسەتەوە بۆچی تێدا بەشدار نەبوون؟ ئەمە جێگای پرسیارە و هۆکار چی بوو؟ بۆچی پاشە کشیان کرد و پێشڕەوێتی خەڵکیان نەکرد، بە تایبەتی مامۆستایانی ئاینی کە بە پێشەوای کۆمەلگا ناو دەبرێن لە کۆمەلگەی کوردەواریدا. ئەمە جێگای پرسیارە و پێویستە خوان وەڵام بدەنەوە. ئێمە هیوادارین خۆپیشاندان بەرەو ئاخارێکی توندتیژی نەڕوات، بەرەو ئاخارێ نەڕۆدواتر خەڵکی دەبێتە قوربانی. هیواداریشین دەستگاکانی ئاسایش و پۆلیس ئەو خەڵکە بە براو کە سوکاری خۆی بزانێت وەکو دوژمن مامەڵی لەگەڵ نەکات. چۆنکۆم ئەو هاوڵاتیانی کاتونە سەر شەقام داوای مافی دەستگاکانی ئاسایش و پۆلیسی ژەکەن، داوای مافی پێشمەرگەش دەکەن، بەتەنها بۆ مافی خۆیان ناتون سەر شەقامەکان، چونکە ئەوانیش بەشەکەن لەم خاکە و لەم هەرێمە. ئێمە هیوادارین سوودمانگەیان دەبێت. ئەمە پەیامەکان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە سپێرین. خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان.